ئێرە فلکەی خاڵە حاجیە لە شاری سلێمانی کە یەکێکە لە فلکە قەرەباڵغەکانی ناوشار کە چوار ڕێگای سەرەکی لەسرە و ئەم فلکەیە هاوشێوەی فلکەکانی تری ناوشار و بەشێک لە فلکەکانی ناوشار ترافیکلایتی لێ نییە و لە ماوەی ڕابردوودا کارمەندێکی هاتوچۆ یاخود پۆلیسێکی هاتوچۆ لەناو ئەو فلکەیە دەوەستا و ڕێنمایی شۆفێڕیان دەکرد بۆ هاتوچۆکردن یاخود تێپەڕبوونیان بە فلکەکەدا، بەڵام ماوەی 2 هەفتەیە هیچ پۆلیسێکی هاتوچۆ ناتۆتە ناو ئەم شەقامە. ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە کارمەندانی هاتوچۆ هاوشێوەی تەواوی موچەخۆرانی هەرێمی کوردستان 6 مانگە تەنها یەک موچەی ساڵی 2020یان وەرگرتووە بۆ هۆیشەوە بایکۆتی داوامکردنیان کردووە و ڕۆژانە ناڕەزایەتی نیشان دەدەن لەسەر شەقام و ئاماژیان بۆ داوە هەتا جێبەجێکردنی تەواوی داواکاریەکانیان ناگەڕێنەوە سەر شەقام و ناگەڕێنەوە بۆ داوامکردن. بەڵام ئەتوانین بڵین لە ماوەیەدا بەراورد بە پێشووتر ڕووداوەکانی هاتوچۆ کەمیان کردووە. ئەمەش دەگەڕێتەوە بۆ پابەندبوونی شۆفێران بە ڕێنمایەکانی هاتوچۆ و مەترسیەکانی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کە بەشێک لە دامودەستگاکان داخراون و هاتوچۆکردنی ناوشار کەم بۆتەوە و لە دەرەوەی شاریشەوە ژمارەیەکی کەم خەڵک سەردانی ناوشار دەکەن. ئەمەش وای کردووە کە ئەو لۆد و قەرەباڵغەکەی کە لە پێشووتر لەسەر شار هەبووە لە ئێستادا کەم بێتەوە.